چیرۆکی خەباتی عەبدوڕەحمان قاسملۆ نهێنەکانی تیرۆرکردنی کۆماری کوردستان لە مەهاباد وەک چۆن بوو بە هیوای هەموو کورد لە تەواوی پارچەکانی کوردستان و قازی محەممەدیش بوو بە ڕەمزێکی دیار بە ئامان شێوە ڕوخانی کۆمارەکە و لە سێدارەدانی قازی محەممەد بوو بە گرێ لەسەر دڵی کورد بە جۆرێک هەموو ئەوانەی هیوایان بە ئاسۆیەکی ڕوون هەبوو لە دەستیاندا هێشتا دەمی ئەو برینە لە دڵی کوردادا نەخرابوو ئەو ئازارە ساڕێژ نەبوو میراتگرێکی دەسەڵاتەکەی قازی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملۆشی هاتە سەر. هاو نیشتمانان، حزبی دموکراتی کوردستانی ئێران، حزبی خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمڕۆ تێکۆشانی ئاشکرای خۆی دەست پێ دەکات. قاسملۆ لە 22 مانگی 12 ساڵی 1930 لادێی قاسملۆ لە ناوچەی ورمێی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. نازناوی قاسملۆ بۆ ناوی گوندەکە دەگەڕێتەوە. خۆنەغەکانی سەرەتایی و ناوەندی لە ئێران تەواو دەکات و دواتر ڕوو دەکاتە فەڕەنسا لە بواری ئابووری سیاسی درێژە بە خوێندن دەدات. ساڵی 1949 دوای ڕووداوی تەقەکردن لە شای ئێران بە تەواوی لە بواری سیاسیدا دەست دەکات بە جوڵەکردن. جوڵەکردنی قاسملۆ لە بواری سیاسی وای کرد فەڕەنسا داوای لێ بکات لە وڵاتەکەی بچێتە دەرەوە و پاشان قاسملۆ بەرە و پراگ ڕۆیشت. ساڵی 1951 تا ساڵی 1955 لەگەڵ دامەزراندنی حکوومەتێکی نیشتیمانی لەلایەن محەممەد موسەدیق قاسملۆ گەڕایەوە ڕۆژهەڵاتی کوردستان. بەشێک لە خەباتی قاسملۆ بە هۆی باگراوندی چەپ و شۆڕژگێڕانە لە پاڵ حیزبی تودەی ئێران بوو کە ساڵی 1942 دامەزرا بوو. پاشان وەک نوێنەری ئەوان لا بازنەیەکی دەرەوەی ناسیۆنالیستی کاری دەکرد. دوای 5 ساڵ کاری سیاسی گەڕایەوە. ساڵی 1952 وەک نوێنەری حیزبی تودا نێردرا بۆ ئێران. ساڵی 1953 یەکەم کاری سیاسی پێس پێدرا وەک بەرپرسی پەیوەندیەکانی حیزبی دیموکرات. ساڵی 1958 دوای شۆڕشی 14 تەمووز گەڕایەوە بۆ عێراق و دواتر بەرەو ئێران ڕۆیشت. ساڵی 1959 ئێرانی بەجێهێشت و هاتەوە عێراق دوای 2 ساڵمانەوە باهۆی ناکۆکی لەگەڵ سکرتێری ئەو کاتی دیموکرات ئەحمەد تۆفیق گەڕایەوە بۆ پراگ لە چیکۆسلۆڤاکیا. ساڵی 1962 قاسملۆ لە پراگ دکتۆرای بەدەستێنا لە بواری ئابووری سیاسی. دواتر گەڕایەوە باشووری کوردستان کە ئەو کاتە شۆڕشی ئەیلول لە باشوور بەرابەرایەتی مستەفا بارزانی بەڕێوە دەچوو. دواتر لە شاری کۆیە بەشداری کۆنفرانسی حیزبی دیموکراتی کردو بوو بە ئەندامی کۆبیتەی ناوەند. لە کۆنفرانسی سێدا بوو بە سکرتێری حیزبی دیموکرات. ساڵی 1970 سەرەتاکانی شۆڕش لە ئێران دەرکەوتن بۆیە قاسملۆ لە پاریسەوە گەڕایەوە بەغداد و دوای دەستپێکردنی شۆڕش قاسملۆ بە نهێنی دەچێتە ناوچەی پشدەر و ڕێگەی سونێوە دەگەڕێتەوە ڕۆژهەڵاتی کوردستان. دوای شۆڕش ئەنجومەنێک پێکات لە شارەکان و قاسملۆ دەبێتە یەکێک لە نوێنەرە دیارەکانی کورد. 30 مانگی 3 ساڵی 1970 ڕیفراندۆم کرا لە سەر دیاریکردنی جۆری ڕژێم لە نێوان پاشایەتی و ئیسلامیدا. ئەو کاتە قاسملۆ بە ناوی حیزبی دیموکراتەوە ڕەتی کردەوە وەک چۆن شێخ عیزەدینی حوسەینی هەمان کردداری ئەنجامدا و داوای وڵاتێکیان دەکرد لە دەرەوەی بازنەی ئاین تا مافی هەموو پێکاتەکان بپارێزێت. 19 مانگی 8 ساڵی 1970 داوای کۆبوونەوەی ئەنجومەن دەکرێت با سەرپەرشتی خومەینی. بەڵام قاسملۆ ئامادە نابێت. باپی سەرچاوەکان خومەینی دەڵێت بریا هاتبە من نیازم هەبوو هەر لێرە ڕای بگرم. سیاسەتمەدار و شۆڕژگەری کورد جەلیل گادانی دەڵێت ئەمە وەک فەرمانی تیرۆرکردنی قاسملۆ دادەنرێت. 19 ئاب خومەینی فەرمانی هێرشی کرد بۆ سەر کوردستان. 17 مانگی 11 هەمان ساڵ پەیامێکی تری بۆ وەستانی شەڕ ڕاگەیان. گەرچی بە بەردەوامی قاسملۆ دەویست لەگەڵ خومەینی بە ڕێگای گفتوگۆ چارەسەری کێشەی کورد بکات، بەڵام چەندین جار داوای دانیشتن و کۆبوونەوەی لەلایەن خومەینیەوە ڕەت کرایەوە. کۆتاجار کورد بە نوێنەرایەتی شێخ عیزەدینی حوسەینی چاوی بە خومەینی کەوت، بەڵام بێیاکان بوو. ساڵی 1970 ئێران لەگەڵ دەوڵەتی عێراق کەوتە جەنگێکی گەورە و درێژخایەن. ئێران کەوتە یارمەتیدانی کورد لە باشووری کوردستان کە نەیاری ڕژێم بوون. لە هەمان کاتدا عێراق ئاسانکاری کرد بۆ جوڵەکردنی هێزە کوردەکانی ڕۆژهەڵات دژی ئێران، بەڵام کورد لە هەردوو پارچەکە تەنها کارتێکی بەکارهێنراو بوو. قۆناغەکانی گفتوگۆی قاسملۆ و ڕژێمی کۆماری ئیسلامی. قۆناغی یەکەم 28 مانگی 12 ساڵی 1980 تا 20 مانگی 1 ساڵی 1989. ئەم گەڕی یەکەمی گفتوگۆیە بە ناوبژیوانی سکرتێری گشتی ئەو کاتی یەکێتی جەلال تاڵەبانی بوو، چونکە نێوانی تاڵەبانی و ئێران باش بوو.
بەهێزی پەیوەندیەکە بۆ ئەو کاتە دەگەڕایەوە کە ئێران لە ساڵی 1970ەوە لەگەڵ عێراق لە جەنگدا بوو. کوردەکانی باشوور وەک نەیاری ڕژێمی عێراق لەلایەن کۆماری ئیسلامیەوە گرنگیان پێدەدرا، وەک چۆن بە هەمان شێوە کوردەکانی ڕۆژهەڵات گرنگ بوون بەلای عێراقەوە. گەڕیەکەم لە نەمسا بوو، بەڵام بێئاکام بوو. ساڵی 1970 جەلال تاڵەبانی نامەیەکی هاشمی ڕەفسنجانی دەگەیەنێت بە قاسملۆ، تیادا ئامادەیی نیشان دەدات بۆ گفتوگۆ. مەرجەکانی ئێران بۆ گفتوگۆ: یەکەم، زۆر بەنهێنی بەڕێوە بچێت. دووەم، دەبێت لە سەرجەمی گفتوگۆ و دانیشتنەکەدا کەسی یەکەمی دیموکرات قاسملۆ ئامادە بێت. بەڵام ئەوەی پەیوەست بوو بە شوێنی کۆبوونەوەکە لەلایەن قاسملۆ دیاری کرا. شاندی ئێران بۆ گفتوگۆ پێک دەهات لە محەممەد ڕەحیم شاهرودی و مستەفا ئەجوادی. گەڕی یەکەمی کۆبوونەوەکە لە 20 مانگی یەکی ساڵی 1970 کۆتایی هات. داواکاری سەرێکی قاسملۆ لەو گفتوگۆدا بریتی بوو لە دیموکراتی بۆ ئێران و خودموختاری بۆ کورد. قۆناغی دووەم یان گەڕی دووەم 13 مانگی حوتی ساڵی 1970. لەم قۆناغەدا ئێران مامجەلالی لە گفتوگۆکان دوور خستەوە بە هۆکاری ئەوەی کە زانیاریەکانی گەڕی یەکەمی ئاشکرا کردووە. توێژەرانی بواری سیاسی بڕوایان وا بوو کە دوورخستنەوەی تاڵەبانی ڕەنگە تەنها درکاندنی زانیاریەکان هۆکار نەبوو بێت، بەڵکو پەیوەست بووە بە جێبەجێکردنی پلانی تیرۆرکردنەکە، چونکە ئێران لەو کاتەدا نەیویستووە تاڵەبانی تیرۆر بکات. جەلال تاڵەبانی دەڵێت من لە دانوستانەکە هاتمە دەر و فازڵ ڕەسوول دانرا. بۆ گفتوگۆکە ڕۆژی 11 مانگی حوتی ساڵی 1970 دادەنرێت. ئەندامانی شاندی ئێران پێک دەهات لە محەممەد جەعفەر سەحرارودی، حاجی مستەفەوی و دواتر زیادکردنی ئەندام ئەمیر مەنسوور بزورگیان. ئەندامی شاندی کوردی پێک دەهات لە عەبدوڕەحمان قاسملۆ، عەبدوڵڵا قادر ئازەر بە ناوبژی دکتۆر فازڵ ڕەسوول. لەو کاتەدا بەرواری چاوپێکەوتنەکە دەگۆڕن بۆ ڕۆژی 12 مانگی حوت. گفتوگۆکە لە ماڵی هاوڕێیەکی دکتۆر فازڵ ڕەسوول بەڕێوە دەچێت. دواتر بەرواری گفتوگۆکە دەگۆدرێ بۆ ڕۆژی 13 مانگی حوت لە هەمان شوێن. گفتوگۆکە ماوەیەکی زۆر دەخایەنێت. کاتژمێر 7:30 خولەک ئەندامێکی شاندەکەی ئێران بە ناوی کڕینی خواردنەوە دەچێتە دەرو. باپی سەرچاوەکان بە ماوەیەکی زۆر کەم دەنگێک لە ژووری کۆبوونەوەکە دێت. ئەو کاتە تەواوی شاندە کوردیەکە کە پێک داهاتن لە قاسملۆ، عەبدوڵڵا قادر ئازەر و دکتۆر فازڵ چیرۆر دەکرێن. ئەندامانی شاندی ئێران بەدەر لە برینداربوونی یەک ئەندامیان هیچێکێکیان ناکوژرێت. لاپاڵ ناوی بکوژەکاندا و باپی سەرچاوەکان ئاماژە بە ناوی مەحموود ئەحمەدی نەژاد دەکەن لە پاڵ ئەو شاندەدا. قاسملوو هزرێک لە ئاوێنەی بەرهەتاو، ئەو ئاوێنەیەش لە خۆشەویستی خەڵکی، ئەو خۆشەویستیەش لە پەیفی ئازادی و ئازادیش لە جەستەی شەهیدان. قاسملوو پیاوێک لە پەنجەرەی گوڵهەنار لە نواڵەی سنگی قازی و سنگی قازی لە سنگی سابڵاخ و ئەو سنگەیش لە سنگی نیشتیمان. دوای تیرۆرکردنی سەرکردەی کورد قاسملۆ، عەبدوڵڵا قادر ئازەر و دکتۆر فازڵ حکوومەتی نەمسا لێکۆڵینەوەکانی دەست پێ کرد و لە سەرەتاوە ئەندامانی شاندەکەی تۆمەتبار کرد. بەڵام چونکە تیرۆرەکە لەسەر ئاستی دەوڵەت بەڕێوە چوو بوو، بەشێک لە ئەندامان بەنیێنی گەڕانەوە بۆ ئێران و ئەو تۆمەتبارانەی تریش ئازاد کران تا گەیشتنەوە بە ئێران لە ڕێگەی سەفارەتی ئێران کە ئەمڕۆ تیرۆری قاسملۆ کەیسێکی کراوەیە و بەهۆی فشاری ئێران و بەرژەوەندی نەمسا کاری لەسەر نەکراوە. بەشێک لەو هەڵانەی قاسملۆ لە گفتوگۆکەدا بە بۆچوونی شارەزایانی سیاسی ئەنجامیدان. یەکەم، دەبوو قاسملۆ سوودی لە ئەزموونی ئێران وەرگرتبە لە پێشتردا کە هەمان تیرۆری ئەنجام داوە و هەریەک لە ئەسماعیل ئاغا، ناسراو باسم کوشکاک و مەلا ئاوارە و هەمزە ئاغای مەنگۆڕ بە هەمان شێواز دەناو بردوون. دووەم، دیاریکردنی هەمان ئەو شوێنە بۆ گفتوگۆ کە پێشتر ئێران ئاگاداری بووەکێکی ترە لە هەڵەکان. سێەم، ئاگادار نەکردنەوەی نەمسا لە بەڕێوەچوونی کۆبوونەوەکە کە ئەمە وەک ڕەخنە لەلایەن کاربەدەستانی نەمساوە دوای تیرۆرکردنەکە ئاراستە کرا. چوارەم، ئامادەبوونی قاسملۆ بە داوای ئێران تا بەنهێنی بەڕێوە بچێت و ناوبژی کەسی پلەیەکی هیچ لایەنێکی تیادا نەبێت. پەیوەندی قاسملۆ بە حیزبەکانی باشوور و ڕۆژهەڵات. نێوانی قاسملۆ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی تاڵەبانی باش بوو، بەڵام لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کەوتنە جەنگێکی سەختەوە، بەتایبەت دوایەوەی قاسملۆ پارتی بە پێشڕەویکردنی دەوڵەتی ئێران تاوانبار کرد لەو داگیرکاری لە ناوچەکانی شنۆ و نەغەدە بەڕێوە چوو کە بوو بەهۆی کوژرانی دەیان پێشمەرگەی حیزبی دیموکرات. پارتی دیموکراتی کوردستانی باشوور
لە دواتردا قاسملۆی با بردننی تەرمی مستەفا بارزانی تۆمەتبار کردو نێوانی ئەو دوو حیزبە تا تیرۆرکردنی قاسملۆ لەو پەڕی ناکۆکیدا بوو لە پەیوەست بە حیزبی دیموکرات و ناکۆکی لە نێوان خۆی و ئەحمەد تۆفیق قاسملۆ ئەحمەد تۆفیقی تاوانبار کرد بەوەی کە دیموکراتی کردووە بە پاشکۆی پارتی هەرچی پەیوەستە بە حیزبی کۆمەڵەوە ماوەی چەند ساڵێک لەگەڵ حیزبی دیموکرات بەڕابەرایەتی قاسملۆ لە جەنگی براکوژیدا بوون سەرباری ئەو جنگانەی کە تەنها نایارانی کورد لە پشتیەوە بوون و با کوردیان ئەنجام دەدا بەڵام تەواوی سیاسەتمەداران و چاودێران و پێشەوایانی خەباتینەتەوەی کورد تیرۆرکردنی قاسملۆیان بە زەبرێکی کوشندەزانی بۆ دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دوای قاسملۆ سادقی شەرەفکەندی وەک سکرتێری حیزب کارەکانی بەڕێوە بردو تا دواتر ئەویش بە هەمان شێوەی قاسملۆ تیرۆر کرا تەرمی قاسملۆ لە گۆڕستانی پیرلاشیز لە فەڕەنسا بە خاک سپێردرا و لەسەر کێری قەبرەکەی وتە بەناوبانگەکەی خۆی نووسرا کەوتبووی بە مردنی من کورد نامرێت